ئەو مزگەفتە قەدیمە مزگەفتی دارەتووی نعیەی دارەتوو سەر بە قەزای بەردەڕەشە قەدیم ئەوەل مزگەفتە لەو گوندەی دروست کرا لەگە گوندەکەی بەری 200 قوسیر ساڵە چاکرا نوێژن کرایتەوە بەزیانی دامەزراندەکەی 200 ساڵ زیاترە 218 ساڵ 1970 ساڵ ئەوانی هەبیە دروست کرا تا ئێستا مایە و پاراسرا و نوێژ و جەماعەتی مستەمر لێکرایە. دروستکردنی مزگەفتەکە و هابوو شێخی سووتیان میوانەی ئاغێ گوندی بیە پرسیاری کردی لۆ مزگەفتە دروست ناکەن مزگەفتەکە گوتیتی وەڵا نیەتمان هەیە مزگەفتێ بکەین بەزوا چەگەوەمان هەیە لە بەینە زۆخۆر و گەنم خۆرە فەلعەکەن فەلعی گوندی وەڵا ئەویش گوتیتی کاکە نە بە زۆخۆ بکەن نە بە گەنم خۆر بکەن بە ئەو چێ مامزیە ئەمە دەچینە و شوانە ئاوی هەبیە کانی ئاویا بیا هاتینە لۆ دەزنوێ ژێنی ڕۆ بێ بزان عەسر بێت چ وەختێک بیا هاتینە لۆ دەزنوێژێ و دیارە لە سەرێ چوینە لە سەرێ هاتینە مامزەکە لێرە نووسە ئەلێرە نیشان کردێ مزگەفتی لێرە دروست بکەن. ئەو مزگەفتە یعنی دویاری گەلە پانە دوڕێزە مەترەک پانە تقریبەنەوە 6 ساڵە بەس نوێژەن کرایتەوە دەستی نەکرایتی هیچ گۆڕانکاری پێ نەکرایە یعنی لەوانەیە 7 ساڵ هەبی کەمترە تشتێکوانەیە دروست کرا دویاری مترەک پانە و بەس خزمەت دەکرێ ها هەموو ساڵ دەبی قوڕ دەیەوە و خاوینکەوە و تعمیرکەوە و باقوڕ گلە باران لێدا خراپ دەبی چاکەوە ئەوجا ئەو وەختێ دایان مەزراندیە هەر بە خەلچێ گوندی بە فەلعەکان هەموو هەر کەس و لەقەدەر عالێ خۆ تااقەتێ خۆ ئەتو پێدەسی 1000 خشتی بینی ئەوی کە پێوە دەسی 200 بینی ئەوی پێوە دەسی 500 بینی وەڵام خشتەکانی کامل کردی هەر لەو شوەی ئاوی هەبیە هەلێرەش خشتەکانیان دروست کردەوە دەبی ئەوێ چای دەکرد دەی بڕی دەوی بینای ئێرە واسلیشی بکردا ئەو جبەجێی بێشتە هەر بەبێ بەرامبەر بەبێ هەموو تش وەستا هەر بێ بەرامبەر هەموو تشتەکان بێ بەرامبەر بێ پارە بێ هەموو تشت هەر کەس لە قەدەر عالی خۆ. ئەو اختیارەکان قسەیان کردی گوتیانەوە وش بڵێ دوو تەریقەت بیە نەخشەبەندی و قادری ئەو لایە قادری دروستیان کردی ئەوە دەورێشەکانن نەخشیان کردیە ئەو لایە هێش سۆفی بینە ئەوها دەژێرنەوە لۆمە ئەوها ژێڕایتەوە ئەوانە قادری دەورێش بینە ئەو نەخشانیان دروست کردیە لەو معرابەوە هو عایدی سۆفیان بیە یان دەکاتن عەلەی دیکە. لە مەلایەکان لە هەمیان گەورەتر مەلا عەبدوڕەحیمە ئەوە گۆڕیوالەنە ئەو سیاجەیە ئەوەندێ اختیارەکان لۆمە بەعسیان کردیە 12 عیلم بیە یعنی بەرامبەر قازیەشی بیە لە وەختی خۆی وەلا وام هاتیتە گوتیان قازیاتیش کردیە مەلای ئێرە بیە چەند مەلای دیش هەتا هەفتان شەشانە من دەزانم لێرە ناویم زانیەوە لێرە نوێژیان کردی و جەماعەتیان کردی و ئەوانەکە لە مەلایەکان بەس مەلایەک مایە ئەوی دیکە هەموو وفاتیان کردی و چونە سەر ڕێ حەق.